هەر لەناو شەقڵاوە لە تەنیش مزگەوتی گەورەی شەقڵاو خواردنگەیەکی کلتوری ئەوەندە جوان بە بەرچاو دەکەوێت یەکسەر سەرنج ڕادەکێشێ دەبی بچی بزانیت چه هەیە لەو خواردنگەی ئەوجە لە هەمووی جوانتر بە خۆتان دەزانن چای سەر ڕەژووی بزانم چه هەیە. سەلام عەلەیکۆم باشی مامە گیان ئەحواڵت تەندروستیت باشە هەمووشت باشە سەلامەت بیاخوا مامە گیان ئەگەر لەگەڵم بێ دەرە مەمنونت دەبم ئەمن لە هەر جێیەکی چای سەر ڕەژووی ببینم لا دەدەم ئەجە بازانم تو خواردنی دیکەشت هەیە چت هەیە لێرە خانم بەخۆی ئێرە مەتعەمە بەڵێ 24 ساعتەیە خواردنگە مەطعەمیە چێشخانەی دیوەخانی خۆشناوەتی دیوەخانی خۆشناوەتی یان دیوەخانی شتێ بسم لە بەلێ دیوەخانە ئێرە دیوەخانی خۆشناوەتیە 24 ساعت شەیە بەرامبەر بانقی تەنش مزگەفتی گەورە 24 کات ژمێر کراوەیە تەشری بە میخلەمەیە دۆڵمەیە دۆمبەڵانە خواردنی بەیانیانیشتان مامەستا چت دەوێ هەیە هەرچی بلێ 5 دقیقە خواردنی مکەون نیە هەمووی نوێ حازر 5 دقیقە 5 دقیقە نیوەش برسیتە میوان زۆر خۆشە خواردنگەیەکی ئاها جوان برسیتە میوان وەرێ لە 5 دقیقە خواردن حازر دەبی 5 دقیقەیە دەستەکان خۆش بیاڕەبی لەش ساغ بیتن ئەوجە مامە گیان ئەمن دەچم لە دیوەخانەکەی دادنیشمە توش چایەکی ڕەژووی خۆشم لە گەلە مەمنونم زۆر جوانە جێیەکە پێم خۆشتە بچم لە نایدا خوشکە بلێ ئازاد پەمەوە بەناوبانگە ئێرە بەڵێ خواردنی من دەرەجەیەکە منافەسەی کەس پێ ناکرێت لە تام و لەزەتی وەڵڵاهی ئەوجە بە ئەم چایەکی تاقیب بکەم و هەنجینە قەرار دەدەم باشە یەڵام دەچم دادەنیشم لە دیوەخانی خۆشناوەتی دەچم لێی دادەنیشم لە دیوەخانی خۆشناوەتی ئەدی مامە ئەوانە چییە؟ خواگەر ئەزێنێ لە بۆم باسکەی و هێلکەی قازیە؟ ئەو هێلکەی قازیە خوشکە یعنی ستەیدەیە؟ بەلێ بەس لە کوردیەکە زۆر بەتامترە لە ڕووی دەکرێنە لە ئاوێژ دەکستانی بکرێنی احتیاجی ئەوەش ماسیە لە مەخی دروست دەکرێت بە کەرەوز و تەماتە و بەهارات و بەنواع شتی ئەوەش گوێزی ئەوە شوێزە هەنجینە قەیماغە ماسە نیسکە کەرەیە هەمووی ئەو زۆر جوانە ئەو خانم لە کوردیەکە زۆر بەتامتریشە وەڵا زۆر بەتامە وەڵڵاهی ئەجەمە تاقیم ئەگە برسیتە ئێستا بە 5 دقیقە حەزەکەم والله ئەو دەزانین چ دەکەین ڕاوەستە چایەکی سەر ڕەژووی خۆش بڵێ لەگە یەک کێلکە ڕوونی بە قازی یان هێلکەی قازی باشە بزانم کۆ قەت تاقیم نەکردەوە خوشکە ئێرە خواردنی دەرەجەیەکە ئەم بە ساحبیمە خۆمەتەح ناکەم واللهی ئەوجە ڕاستە زەماوەرەکە سعات 2 سبەینی ئێرە فول عایلەیە هەموو دێن لە بەتەشیر مخلەمە خواردنەکە زۆر خۆشە خوشکە زۆر خۆشە یاڕۆبی دەستەکان سعات 3 سبەینێ 2 سبەینێ ئێرە فول عایلەیە فول والله دەخۆێنێ زوو بەهات بوومە یاڵە مامە ئەوجە من دادەنیشەمە تو ئەوە هێلکە و ڕوونەکە و هەر پێی دەرن هێلکە و ڕوون نیە تاوا هێلکە و ڕوونە ئەیا خۆ دەستەکان خۆشبی مامازاد بەس یەک هێلکە بوو ئەی ماشەڵڵا بەس تەمەشا بکەن دێت تەشریبە وەڵڵای ئەو زەبۆنی زۆر خۆشە دەستەکان خۆشبی زۆر سپاس دەکەم وەڵڵای قەینام بە هەنجینی ماعیدەم دێشتن ئەی وەڵڵا بەس تەمەشا بکەن بەخۆی دێم ئەو جارە دێم لە هەموو کوردستان دەرەجەیەکە ئەو جارە دێم ئەو زەما مازاد لۆ ئەتونایی لەکن من دابنیشی تەشریبەکەش بە هەنجینی دروست دەکرێت ئەتووەرە لای من دانیشە قسانم لە بۆ بکە یاڵە ئێ دەست خۆشبی سەلامەت بێزت خۆ بە ئەمن تام بکەم ئەوجە پێ دەرێم خۆ وەڵڵاهی ئەجە بەس دەرێ سپێنێ تێدانێ بەس زەردێنێ یا هیلکەی ئەوە کە تێکەڵ دەکەی زەردەکەی جوان تەرجەعیبی چای بە تامە چای سەر ڕۆژی لە ئەوەندە خۆشە خواردنی من هەموو بەتامە خواردنەکانم عەفو خانم گرانە سعری گرانە بەس دەرەجەیەک یعنی سا تۆ هێلکە ڕوونی بەچەندە دێمە زەماوەر دەرێ خواردنت دەرەجەیەک ئەم نالێم هیچ بەحس ناکەم نانەکەی بنی لە گەریب خۆشەوە چی تەشریبی ئەوجە بەخۆی ئەم بەتام دەخۆی زمانی ماوی کرد تخوا وەڵە بەچی زۆر بەتام ماماسات خواردنم هەموو ڕۆژێک ببرساتی وەرتەشریبەکەی بخۆ دەزانسیە
بتأكيد ديم أو دم نمزاني إيه ناوي أو هاخوشة بيرة داهاتي بس ناوي من حف نوع تشريب مياه حف نوع تشريب أو زمان ما زاد أمن نشتش كم لسه تزانيا دلين تقليد وشتي صور خوش دكي وزان تيو مثلا والله التقليد دوسي كسان زين بس يشي دلين بزياترنا دي يلا بزانم تيو مثلا لبون باسكا بس كردني يعني إيه بزان تقليدي شيء لبون بكا ها سلام اللي ما شفناهم عزو يعني تيان سلم لي ما شفناهم أوا التلفزيون لي إيه كبت بايد زبهي أو قصيدتين زندي كان أقل ضابط كان زندي كان أقل بتشباني إزازي وأنا كهاتنا والسلام يعني يبقى زور سلام يعني بكا إيه باشا تسيدي كهي لبون بكي قصيدة هي بعربي دي يلا قصيدة بتركي بألماني بتسد هذا كم زمان دزاني أو أنا تار زمان دزاني كم يعني زور بيت خوش زمانه هر صاري فولم باشا چه هانی هم بيت خوب بكردي چان تشتكم لابو باسكا قصيدة كردي كردي تسد زاني بكردي كردي زانم عربي ألماني يلا بكردي اشتش كردي عالم لابو باسكا نامه أمش جانم ناوي جان پاره و ماده به یک فلسم ناوي جان خوي بس شاد جوان دزاني شاد جوانم به یک فلس ناوي بقرباني ناو قد بارك وتصاورش بم تصاورش ما تسكن بداتي والله 6 سال كان ناسي بينا دوزيدا كم والله یک فلسم ناوي ايه اوش بتركي düzlemane düşmüşem düzlemane gülmemene güldürmane düşmüşem yaralıyam düzlemek yerine düzlememane ايه ده بفارسي اشتكم لابو بفارسي نازم بالماني دزان يلا ألماني İşli bidiş iş magdiş du bitako meine kuschen essen zusammen schlafen zusammen bitte لپاش مرگم چپای به سر قبرم لباشیوان نفس بفرماد چونه به حالم چونه به مالم ورن یاران تماشا کن که یارم تساوی هل دینه به یک لحظه هزار عاشق به شکر و حینامین الله ايه yarım alma dünyada kıyamette varım diyarım alma varudi 1 milyon alma namert gözü düşmemanım almama ben önüne sonra yarım alma اي دست خوش بيتن يقول هاج كردي ملا بوبري كردي ما ازار خوشك لقبريش بقرباني ادلان بكريدم لقبريش بقرباني خولا كشيدم اون ده حزل دنجيتي خوشك عاشقي ما عاشق دي يلا قول هاج خوشي اردلان بكلم لا بوبري بخواي نازل كوده بيدي اون ده حزل دنجيتي دنجيت بي خوشا عاشقي دوكسي ما دوكس ايه تشي مشكو لقر ادلان بكري يلا قول هاج مشكوم لا بوبلا تازه دينام قول دي ثانية كم لا بوبري لپاش مرگم هو بو بقوراني لا بومبري او بقوراني نازل والله بيدتي دنجيش خوش بي لا ولا دنقت كزوي ساعات خو برات انت لو تناري ما قرار بدين دنقت خوش يا خوش والله خوشك دنقم بارك ادي لو بسر هات چی خوش من بو بازنا که مثلا چی خوش کودواری شتي زور عندك كم ديتيا زور سيرم ديتيا زور نازم بلم چهلو دقیق نه راست دستکان خوش بی زور سواز ما زاد او جامن چاکی دخوم و بردام دم لگران لنا و شقلاوی هیچ کاش دخوم خامد نبی